بە پێی تێڕوانینی سیاسەتوانەکان پێگەی کورد لە بەغدا بەرەو لاوازبووندا دەڕوا و ماڵی کوردیش لێکدا بڕاوە. هۆکارەکانیشی وەک ئاماژەی پێدەکرێت بۆ ناکۆچی ناوخۆی یان دەگەڕێتەوە. لە دوای 2023ەوە تاکو بڵین کاتی هاتنی داعش پێگەی کورد لە حکوومەتیشدا باش بووە، بەهێز بووە، وزارەتی زۆر بووە، تەنها لە ڕووی بڵین سەربازیەوە ڕەنگە لە ڕووی سەربازیەوە کورد نزبەیەکی کەمی هەبێ لە سوپای عێراقدا. بەڵام لە ئێستادا ئەوەی ئەبینین لە ئێستادا کورد لە حکوومەتی بەغدایە، تەنها دوو وەزارەتی هەیە لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان. ئەو دوو وەزارەتش لە بەردەم هەڕەشەی ئەوەن کە ئابادی ئەگەر بێت و چاکسازی بکە کورد لە دەستیدا. لەو کاتەدا یەک پۆستێکمان بەدەستەوە مێنێ لەگەڵ پۆستی سەرۆکۆمار دارە سەرۆکۆمارش پۆستێکی پرۆتۆکۆڵیە، بۆیە لە ئێستادا پێگەی حکومی کورد لە بەغدا لاوازە. بە پەرتەوازەبوونی نێوماڵی کورد لە هەرێمی کوردستان بۆتە دەرفەتێک کە یەک ڕێزی کورد لە بەغدا بۆتە هەڵێک بۆ لایەنە سیاسیەکانی عێراقی دژی کورد بەکاری بێننەوە. چەند کێشەل کوردستانی هەبن دێ کاریگەریە خۆیان نەگەتیڤی هەبێت سەر بەغداشی و جارە وەختێک و هەلوێستی کووردا یە باش یە تند یە خورد بەرامبەر نەتەوە عەرەبیان لە بەغدا ئەوە زڤریە سەروێت چەندێک کوردستانێکی کێشەمە نەبوون کێشێت سەرەکی. جا ئەسوێ باوەڕێمە ئەگەر هات و کێشن هەرێمە کوردستانە بێنە چارەسەرکردن نەخواستمە ناوبەرە گۆڕان و پارتی و کێشا پەرلەمان و کێشا سەرۆکاتیە هەرێم ئۆتۆماتیکیان هەلوێستی مەش لێرە باش بێت. بەشێکی لایەنە سیاسیەکانی کورد لە بەغدا پێیان وایە کە کێشەکانی کورد بە بەدەستهێنانی پلە و پۆستەکانی نێوان پارتی و یەکێتی بەسراون، بۆیە ئەمڕۆ پێگەیان لاوازترە. ئەگەر باس لە گۆڕان بکەین کوتلەی گۆڕان بکەین لە ڕابردوشدا بەشێک نەبووە لە هاوپەیمانەتی کوردستان. کێشەکە لە نێوان پارتی و یەکێتیدا هەیە. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی ڕێناکەون لەسەرەوەی کە پۆستی سەرۆکی هاوپەیمانەتێکە وەربگرێت. بەداخەوە هەموو کێشەکانی کورد تەنها لەسەر پۆست و پلەیەبی لەوە ناکرێتەوە کە چۆن خزمەتکاری هەوڵاتیان هەرێمی کوردستان بن. بەپێی ئەم تێڕوانینانە و بەپێی ئەم بیر و بۆچوونانە سیاسەتوانەکان پاشە ڕۆژی کورد لە بەغدا بەلاوازتر دەبینن. ناگاتە ئەو ئاستەی کە بەرگری لە داواکاریەکانیشان بکەن. سڵاح بامەڕی دەنجی ئەمەریکا، بەغدا.